دیارە ئێمە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە ڕەزامەندی دراوە لەسەر جێبەجێکردنی قۆناغی دووەمی چاکسازیەکان لە بەنداوی دەربەنی خان کە بەهۆی بوومە لەرزەکەەوە تووشی زەرەر و زیان بوو. قۆناغی یەکەم جێبەجێ کراوە، قۆناغی دووەم ئێستا لە پرۆسەی تەندەرینایە دوایەوەی کە کارە یاسایەکانی تەواوە کرێت لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە. ئێمە دەست بە جێبەجێکردنی قۆناغی دووەمەکەین کە بریتیە لە چاکسازیکردن لەو بەشانەی کە پێشتر تەواو نەکراون و تەواوەکرێن. خۆتان نەزان پرۆژەی بەنداوەکان لە پرۆژە بەردەوامەکانن، بەردەوام ساڵانە پێویستیان بە بودجەیە بۆی سیانیان تیا بکرێت، بە تایبەتی بەنداوی دەربەنی خان هەم بەنداوێکی کۆنە و هەم بوومە لەرزەش لێی داوە، بۆیە ئیشوکاری زۆرە قۆناغ بەندیمان کردووە بە پێی ئەولەوێت ئەوەی پێویست بێت لە بەنداوەکە جێبەجێکرد. ئەو بڕەپارەیە ئێستا ڕەزامەندێکە لە وەزارەتی داراییەوە گەڕاوەتەوە بۆ وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو، دوای ئەوەی کە با بڵێن کارە یاسایەکانی تەندەرینی بۆ ئەکرێ و با بڵێن ئەعلانی بۆ ئەکرێ پرۆژەکە ئەکەوێتە تەندەرینەوە و دوای ئەوەی کە بزان بۆ چ مقاولێک دەرەچێ ئیشەکە دەست بە جێبەجێکردن. خۆی کارەکە دوو بەشە، بەشێکیان بە کۆمپانیای بیانیە کرێ ئەبێ شارزایەکی زۆری لە بواری سەلامەتی بەنداوە هەبێ بۆی بتوانێت هەڵسەنگاندن بۆ بەش هەندێک لە بەشی بەنداوەکە بکات و بەشێکی تریشی بە کۆمپانیای خۆماڵی جێبەجێ کرد.